مانجمنت تابن تا محاضرة دونيو لدواي دونيو مثلا الكتاب يستبري بو كتاب خانة وباشان بيستب لدواي يانزا بروي بو كافت چوزان بو بشي جميلياري يا بشي بو كافتريا أبي كاتكاني خود بشيوازكي باش رك بخي آیا بزاری لو روزه چیت هی لو روزه اتیه چی بکیتو چی بدست بینی و پاشان characters of good time management اما شان موضوعی کترا اما شان خویل چیه بینیتو خویل organized بینیتو کاتا avoid keeping stakes of file and heaps of paper at your workstations throw what all you need سيري كم برزان organize it وتاريخ استن سيري كم برزان بشوازي جيشتي characters of good time management تايبا من ديكاني برو بردني كاتي باش چون اكريت بدل نياييو بوا اكريت كاتو بطواني ريخستن بكي كتوا بتواني بشيازكي باش كاركي خود انجام بدي وبتوانيت تبكي avoid keeping stacks of file and heaps of paper سي كم بازار ابي لسر او كاري كتوها تا لو شوني كاري كتوها تا ابي بتواتي بشيازكي تواتي رخراوي ابي منظم بي برزان سيري كان قريمان اما ميزي اما شوني كاركي توها ناكري لشوني كاركي توها مثلا ليرة ورقة بي ليرة مثلا قلم جعب ليرة كوتبي وكمبيوتر ليرة كوتبي مثلا برداخل شاي ليرة كوتبي ونختي بيش بوخل بي أول راستيا كاتا تو بيست جي بي بيست بشوازي قشتي organize with أبيت شونكت باريز لا بي avoid keeping مثلا لشتي زيادة لفايلي زيادة لورقي زيادة قريمان بيبر مثلا لفايل كان أبي بشوازي كي طوال منظم رخرابت بۆ ئەوەی کە چی بێت بۆ ئەوەی کە پێویستەکانت و ئەو ئەرکانی کە لەسەر شاری توێ بە شێوازێکی تەواو بە شێوازێکی باش چی بکەی ڕێکخراو بیت put important documents and folders و پاشان ئەبێ فۆڵدەرێکی تایبەتە بێت بۆچی put important document بۆ ئەو دۆکومنتانەی کە گرنگن بۆ ئەو شتانەی کە مەسەڵەن پێویستە لە ڕۆژەکە لەبەر چاوتا بێت پێویستە لە ڕۆژەکە مەسەڵەن ئەرکەکانتی پێ جێبەجێ بکەی بەڕێزان طبعا اما لدواي طاو كردني مثلا ان شاء الله خير نكتان كاتك اچنا دايريك وكاتك اچنا منظميك وياخذ كاتك اچنا لكاتك تايبتا كاركن ام خاله تا روجي لرجاني تو بير برزان يعني بيجا مشتك بيستو اورجنايز بي بوي كتو بي بچي بوي كتو بي با بريبري كي باش بوي كتو بي با كسيك بوي كبي بفرمان بريكي باش بوي كاتك بباشي ترخان كي كواتا بي اورجنايز بي لهمو خالق زور گرنگترا لپيناو چيا لپيناو او حزو طاقي بو ايشكا شتنانا يعني تو تماشا كاتا چتا جوريك او اگر بيت ورخراو بيت اگر مثلا ميزكي بجواني دار رابع قلم وورقه وكمبيوتر وهو اشتاني جوان دانا تماشا كي ام كسا يعني حزي زياده بايش كردنا ارككي خوي خوشه كاركي خوي خوشه وشوازكي گشتي بلام اگر مثلا او ناپختو مثلا رخراو نبو ایشکانی بدنیایی و هلا خوی و حزیبه ایشکی نبی و پاشان پود امپورتان دکومنت و گوتمان بیست فولدری کتابه تهبه بپارستنی چی keep the file and the respective drawers with the labels on top of each file ابي باماشيو ابي مثلا هندي فايل جواز تبيت بو لتوب هابن وهندي فايلة تبي بشوازكي قشتي مثلا هر كاتك بيستد با هر بابتك بو بيستا آماده بيت لبردمتات وباشان چی معنی it save time which goes on unnecessary searching پاراستنی کاتو نگران بدوای شتینا پێویستە بەڕێزان لێرەشا پێویستە بە شێوازێکی گشتی چۆن نەتوانی ئۆرگەنایز بیت بۆ شێوازە توانی ئۆرگەنایز بیت ئەگەر ئەو کاتی لە بەردەستی تو هەیە بیپارێزیت ئەگەر ئەو کاتی لە بەردەستی تو هەیە مەسەڵەن ڕێکی بخەیت کەواتە بە شێوازێکی گشتی ئەو کاتانە تۆ سەرکەوتنی سلایدێکی ترمانەیە بەڕێزان کە ئەویش ئەبینن تەماشا بکەن خاڵی دووەمیان don't miss time يعني
کاتەکەی خۆت لە دەستمەیە یاخود کاتەکەی خۆت ونمەکە مێڵە کاتەکەت بە خۆڕایی بڕوە ئەمەش لە پێناو چیە لە پێناو characteristics of good time management. Don't miss time. ئەمەشیان concentrate and finish assignment on time. Don't wait till the last moment. Don't kill time by loitering or gossiping around. Remember, your organizer is not paying you for playing games on your computer. First complete your work and then do whatever you feel like doing. سەریکەم بەڕێزان لێرە بە شێوازێکی گشتی ئەتوانین بڵین ئەبێت ئەرکەکانی خۆت بە شێوازێکی چڕوپڕ concentrate and finish assignment on time. هەموو ئەرکەکانی خۆت لە کاتی خۆیدا تەواو کە سەریکە بەڕێزان یعنی باشترین و سەرکەوتووترین و ڕێکخراوترین چ کەسەکان بێت چ منەظەمەکان بێت چ دامەزراوەکان بێت چێن ئەوانن کە هەموو ئەرکێک لە کاتی خۆیان ڕائەپەڕێنن و هەموو ئەرکێک لە کاتی خۆیان جێبەجێیەکەن. گریمان ئەمڕۆ ئیمتیحانم بۆ دایەنرێت تا سەعات 12 شەو لە ئێستا هیچ ئەرکە نییە و تەماشاکەیت ئیمتیحانەکەیەتە بەردەست یعنی ئەرکەکەت لە ئێستا تەواوکە مەڵێ دواییکەم مەڵێ من کاتێکی ترێکەم مەڵێ یعنی مەسەلەی کوردەواری بەرەنجان شتێکی زۆر جوانێنێ تایبەت بەمە ئەڵێ ئەرکی ئەمڕۆ مەخەرە سبەینێ واتە هەموو ئەرکەکانت لە کاتی خۆیان جێبەجێ بکە بڕوا بکە خۆت سەرکەوتووترەبی خۆت ئیستراحەتترەکەی خۆت باشترەبی بەرەزان یعنی بڕوا بکە ئەگەر گەشتن بە ئیشی خۆتان گەشتن بە بزنسی خۆتان گەشتن بۆ شوێنێک کە خۆتان نەتانەوێت کاری تیا بکەن بڕوا بکەن بەرەزان ئەگەر هەموو ئەرکێکت لە کاتی خۆیان جێبەجێ کرد ئەوە بە دڵنیاییەوە ئەو کاتە چیەکی ئەو کاتە هەست بە ئیستراحەتی و هەست بە مرتاحی خۆتەکەی یعنی ئەمە بە تەجروبە یعنی بۆ دەرەکەوێ یعنی ئەو کەسانی کە یاخود ئەو مامۆستایانی یا ئەو فەرمانبەرانی یا ئەو کەسانی کە هەر کەسێک لە ژیانی خۆیان ئەوێت کارێک تەواو بکە ئەوێ ئەرکێک ئەنجام بات ئەگەر بێوێ ئەگەر بتوانێت لە کاتی خۆیان لە شوێنی خۆیان لە مەکانی خۆیان تەواوی بکات ئەوە بە دڵنیایی ئەو کەسانە زۆر زۆر سەرکەوتووترن زۆر زۆر دڵنیابن بەڕێزان ئەمە بە تەجروبە یعنی کەواتە concentrate and finish assignment on time ئەرکەکەت بە چووپڕی تەواو بکە و لە کاتی خۆیان don't wait till the last moment چاوەڕێ مەکە مثلا بڵێ وەڵای من لە ئاخر دەقیقەیەکەم یان بەیانی تۆ ئیمتیحانێک تێ وەڵای من شەو درەنگ سەعی بۆکەم ئاخر سەرکەوتوو نابیت یان بەزنسێک هەیە یان ئیشێک تێ بەڕێزان بڕۆ بکە من هەمیشە یعنی هەمیشە باسی ئەواکەم ئەم وڵاتی ئێمە ئەگەر لە دواوە بین یعنی مەبەستم ئەوەیە ئەگەر پێشکەوتوو نەبین بەراورد بە وڵاتانی تر لە ناوچەکەیە ئەگەر خەڵکەکەمان مەسەڵەن خاوەنکار و خاوەن بزنسی خۆی نەبێت ئەگەر خەڵکەکەی ئێمە هەمیشە چاوی لەوە بێ حکومەت تەعینی بکە گەنجەکانی ئێمە جامیعە تەواوەکەن مەحەدەکان تەواوەکەن تەماشاکە هەمیشە چاوی لەدەست حکومەتیان چاوی لە دەستێکی ترە بیکاتە سەر ئیشێک ئەگەر بتوانێت ئەم شەخصە هەموو ئیش و کار و کاروبارەکانی لە کاتی خۆ و بە شێوازێکی سەرکەوتوانە تەواو بکات بڕوا بکەن بەڕێزان ئێستا کوردستانی جوانە یعنی من هەمیشە ئەڵێم کوردستان ئەگەر هۆکارێک هەبێت لە دواوە بێت ئەگەر کوردستان هۆکارێکە بێت سەرکەوتوو نەبێت ئەگەر کوردستان هۆکارێکە بێت مەسەلەن خاوەن مەسەلەن سەنعەتی خۆی خاوەن بازاری خۆی خاوەن خەڵکەکەی خۆی بزنسی خۆی نەبێت هۆکارەکەی بۆ چێ گەڕێتەوە هۆکارەکەی بۆ ئەوە گەڕێتەوە کە ئەم وڵاتە مەسەلەن هەموو کاروبارەکان و هەموو ئەرکەکانی هیچ کاتێک لە کاتی خۆیان ڕاناپەڕێت ئەی تۆ تەماشا بکە بە زۆربەی زۆری ئەرکەکانی حکومەتیش یعنی تۆ حکومەت بەڵێنێکە ئەڵێ لە ماوەی 2 ساڵە ڕێگایە تەواوکەم ێ تەواو نابێت مەسەڵەن ئەڵێ خەسخانە دروستەکەم ێ دروست ناکرێت ئەی توزانم یان تۆ ئەڵێ من ئەواکەم ێ نایکی ئێ باشە کەوتت وەرە تەنیا و تەنیا فێر ببە چی بکە تەنیا و تەنیا فێری ئەوە ببە کەوتت ئەم ئەرکاکەم بیکە تاخیری مەکە بیکە و جێبەجێکە بۆ ئەوی کە چی بێت بۆ ئەوی کە سەرکەوتوبی بۆ ئەوی کە نەجات بێت لەوە ئیشە don't kill time by lottery or gasping around چی بکە کات مەکوژە بە لۆتریەوە مەسەڵەن بە بەیاریکردنەوە بە کۆمەڵەشتۆری remember your organize is not paying you for playing games on your computer
لەناو کۆمپیوتەرەکەتدا چی مەکە لەناو کۆمپیوتەرەکەتە یاری مثلا یاری مەکە مثلا کۆمپیوتەرەکە تەرخان کە بۆ هەندێشتی بە کەڵکو هەندێشتی باس first complete your work and then do whatever you feel like doing یەکەم جا تۆ هەسە ئەرکەکەی خۆت تەواو بکە و پاشان بڕۆ حەزە بە شتانی کە لە کۆمپیوتەرە یاریەکەی ئەسب سواریە مثلا تۆپێنە مثلا مەلەوانیە هەر شتێکە کە تۆ اینجا دوای تەواوکردنی ئەرکەکەت first your complete work پاشان بڕۆ ئیش و کارەکانی خۆت تەواو بکە be focused develop the habit using planner organize tablet calendar for better time management set reminder or phone or your personal computer سەریکەم بەڕێزان ئەبێ هەموو کەسێک ئەبێ زۆر زۆر بە تەرکیز بی لە پێناوەی کە تۆ بتوانانی چی بکەیت لە پێناوەی کە تایم مەنەجمنتێکی باش دەبێت لە پێناوی characters of good time management لە پێناوەی کە بتوانانی بە شێوازێکی باش کاتەکانی خۆت ڕێ بخەیت develop the habit گەشە بدە بە خەونەکانی خۆت گەشە بدە بە تواناکانی خۆت بە پێیچی using planners بە پلانێکی زۆر باش ئان organizer چی بکە ئان ڕێکخراو بە مثلا بە شێوازێکی ڕێکخراو چی یعنی هەموو شتەکانی خۆت ڕێکخەن لە تابلێتەکانت لە مثلا لە کالندەرەکەت تەقویمەکەت for better time management بۆ ئەوەی کە کاتە باشەکانت دەست نیشان بکەیت بۆ ئەوەی کە گەشە بە توانەکانی خۆ بدەیت و پاشان ڕێمایندە هەمیشە چی بەکاربێنە هەمیشە لەناو مۆبایلەکەتە ڕێمایندەر بەکاربێنە لە بیرخەرەوە بەکاربێنە لە فۆنەکە لە پێرسۆناڵ کۆمپیوتەر لە کۆمپیوتەرە شخصەکانت بۆی کە تۆ هەمیشە ئەو کاتانی کە تۆ هەتە بۆی کە بتوانی استیغلال بکەی کە بۆی بتوانی سووری لێوەربری ئەمەش کاونتێکە بەڕێزان بە شێوازی گشتی تەماشا بکە کاتی باش پێویستە هەمیشە کاتەکانت سووری لێوەرگی چ تا کەس بیت یاخود چ کۆمپانیا بێ یاخود هەر شتێکی تر بی بە شێوازێکی گشتی تێگەشتنیەکی باش دەبێت و پاشان بە شێوازێکی گشتی بتوانیت لە شکستەکانەوە سەرکەوتن دروست بکەیت بۆی بتوانیت ببی بە خاوەنی خۆت ببی بە خاوەنی ئیشی خۆت ببی بە خاوەن کاتی خۆتی توانی ئەمانە بەدەستبێنی بەدڵنیایەوە سەرکەوتنیش چاوەڕێ دەکەوە زۆر زۆر سوپاستانەکەم سوپاس بۆ هەموو شتێکتان ئیشەڵا ئەمڕۆ بە پێیتوانە محازەڕێکتان بۆ کویزێکتان بۆ دانم یاخود لە هەفتەی داهاتووە ئەگەر بتوانین بێنەوەنەوە کامپاس کویزێک بکەن جارێ چاوەڕێ ڕێنماییەکان بن لە کلاسڕوم بۆتان دانم زۆر زۆر سوپاس کاتی خۆش بۆ هەموو لایەکتان